سڵاوتان لێبێ ئەزیزان، لەگەڵتانە بم بۆ بەرنامەیەکی تری پامی تۆ. لە دوای پرۆسەی خوێندن وەرزی هاوین دەست پێکات. لە وەرزی هاوینە کۆمەڵێک لە قوتابیان لە هەموو ئاستەکان بەشداری کۆمەڵی خولی هاوینەکەن. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەکەمان لە یەکێک لە ئاهەنگی کۆتایی ئەو خولا هاوینانەی کە کراوەتەوە ئەو کەسانە دوێنین، ئەو قوتابیانە دوێنین کە بەشداری خولەکانیان کردۆ بزانین تا چەند سوودیان لەو خولانە بینیوە و تا چەند گرنگە بتوانن لە خولەکانی هاوینە لەو کاتانەی کە پشووە بەشداری بکەن. ئێمە پەیامی ئەوانە گوازینەوە ێوژ لەگەڵمان. ئەو قوتابیانە دوێنین کە بەشداری خولەکانیان کردۆ بزانین تا چەند سوودیان لەو خولانە بینیوە و تا چەند گرنگە بتوانن لە خولەکانی هاوینە لەو کاتانەی کە پشووە بەشداری بکەن. بەڵێ زۆر سوودم لێ کردو، هیوادارم منداڵانی تریش بەشدار بن لەم خولەیە. هەستمان بە گۆڕانکاریی زۆر باش کردووە لە مناڵەکانمانە. ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە، دەفەرمێ تەفەقەهوا قەبل ئەن تسەودوا، پێشی ئەوەی گەورە بن فێر بن. ئایندە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە، چونکە هەریەک لە ئێمە پێویستمان بە پلانێکە بۆ ئایندەمان دەیبنێن، بۆ داهاتوویەکمان هەبێ بۆ خۆمان. مامۆستا ئەو خولانەی ئێوە بۆ قوتابیانتان کردەوە بۆچی ئاستێک بوو؟ ئەو خولانەی ئێمە لە یەکی سەرەتاییەوە هەمان بوو تاوەکو پێنجی ئامادەیی. لەو خولانە چیتان جوانەیەکتان فێر کردوون کە ئێستا لە ئاهەنگی کۆتاییە ڕوانەمەیان پێ؟ ئێمە لە ناوەندی ڕابوون لە ئەنجومەنی سەربەرزی بە هەماهەنگی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەولاشەوە بە هەماهەنگی ئەنجومەنی 16 و 18 خوشکان خولێکمان یەکی سەرەتایی بوو بۆ زمانی کوردی و بیرکاریک بە زمانی ئینگلیزی و خولێکی نمونەی بوو. خولێکمان بۆ 5 و 6 سەرەتایی تاوەکو 11 ئامادەیی بوو. ئەوە جگە لە عەرەبی و ئینگلیزی کە دوو دەرسی گرنگی پێدرا بوو، دەرسەکانی تر وانەکانی تر زیاتر وانەی پەروەردەیی بوو، بۆ نمونە ژیانی پێغەمبەران، بۆ نمونە بیر و باوەڕ، بۆ نمونە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چۆنێتی فێرکردنی نوێژ و هەروەها چەند وانەیەکی گەشەپێدانی مرۆیی هەر هەفتە و وانەیەکی گەشەپێدانی. خولانەی کە کوردوتانەوە بۆ نمونە زمانەکان، زمانی ئینگلیزی، زمانی عەرەبیە، لە دوایەوە ئێستا کۆتایی خولەکەی و ئاهەنگی کۆتایی هەستان بە جیاوازی کردووە کە ئەو قوتابیانە بەشدار بن، توانیوانە سوود وەرگرن یان فێربوون لەو شتانەی کە پێتان وتون؟ ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار لەگەڵ ئەوەیە کە خولەکانمان کواڵیتێکی زۆر بەرزی هەبووە و لە ئاستی خولە بەرزەکانی ناو شاری سلێمانی بووە و هەروەها لەگەڵ ئەوەش الحەمدوللا مامۆستای زۆر ئازبەرز و وانەکانی وتۆتەوە بە تایبەتی وانەی ئینگلیزی و عەرەبی و الحەمدوللا هەستمان بەرەو پێشچوونێکی چاکی قوتابیەکان کردووە. ئەوش بە شایەتی دایک و باوک و کەسوکاری قوتابیەکان الحەمدوللا ئاستێکی زۆر باشی هەبووە. لە چ خولێک بەشداری کردەوە لە هاوینە؟ خولی ئایندەی گەشت. چ وانەیەکیان پێوتووی لەو خولانە؟ ئاینی و عەرەبی و ئینگلیزی و چیرۆکی پێغەمبەران. ئەو شتانی کە فێریان کردووی یوانەکان خوێندووسە سوود و لێوەرگرتووە، ینی هەستەکەی کە جیاوازی لەوەی پێشەوەی بێتە خولە؟ بەڵێ زۆر جیاوازم، سوودی چاکیشم لێوەرگرتووە، دەستخۆشی لە مامۆستا عەتاشەکەین. تۆ خۆش بێت. تۆ لە چ خولێک بەشداری؟ ئاینی گەشت. چ وانەیەکت خوێندووە لە خولە؟ ئاین و عەرەبی و ئینگلیزی و چیرۆکی پێغەمبەرەکان. باشە، لەو چیرۆکانەی کە لە چیرۆکی پێغەمبەران پێیان وتووی چی چیرۆکێکیان زۆر سەرنجڕاکێش و بەلاتەوە؟ چیرۆکی نور پێغەمبەر. چیرۆکی حەزرەتی نوح؟ بەڵێ. باسی چییە کات چیرۆکەکە ئەگەر بە کورتی شتێکم پێ بڵێ؟ نور پێغەمبەر زۆر ڕاست بوو بە لەگەڵ خەڵکەکەیە، خەڵکەکەی خۆشویستە و خیانەت و شتی لێ نەکردوون. وەڵا ئێمە وەکو ئەنجومەنی حەوت لە سنووری سێتوان ئەنجومەنی حەڤە هینەکەی کردو، ئێمەش هاوکاریمان کردوون بە تایبەتی بە مناڵەکانی خۆمان لە سنووری ئەنجومەنە، هەموو ئەندامانمان بە زۆری مناڵەکانمان ناردۆ بۆ ئەو. زۆر باشە. منداڵی خۆت چەند دانیان بەشدار بوو لە خولەکان؟
یەکدانەمان. ئەوانانی کە پێیان وچوون چی و چی بوون و تا چەند هەستەکەی مناڵەکە سوودی لێوەرگرت؟ وەڵا سپاس بۆ خوا سوودێکی باشیان وەرگرت، نزیکی 2 مانگی خایاندووە، زمانی عەرەبی بووە، ئینگلیزی بووە، قورئان بووە، ئادابە ئیسلامیەکان بووە. کە منداڵەکەت جیاوازی هەیە لەگەڵ پێش خولەکە؟ سپاس بۆ خوا زۆر زۆر. چی بە دایک و باوکی ئەو مناڵانەڵی کە لە هاوینە فرسەتە بۆ ئەوی بیان خەنە بەرەو خولانە و سوود لەو خولانە ببین؟ وەڵا ئێمە وەکو باوک و دایک بەرپرسیاری خۆی پەروەردگار بەرپرسیاری کردوین کە داوامان لەکە ئەی ئیمانداران خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگری دۆزەخ بپارێزن. ئێمەش لەسەر ئەو ڕوانگەی ئەو ئاەتانە و فەرمودەکانی پێغەمبەر کە بەرپرسیان لە ڕۆژی قیامەتە تەنها ژیانی دنیا نەبێ بۆ مناڵەکانمان، سبەینێ دوای خۆشمان مناڵەکانمان بە دوعای خێر بە ئەخلاق و ڕەوشتی جوان هەن بۆ دەوروبەری خۆمان و دراوسێ و ناو وەکو بڵێ خزمەت بە گەل و نیشتیمان پێویستە ئەو مناڵانە پەروەردەیەکی جوان و دروست بکرێن تاوەکو بتوانن خزمەت بە کۆمەلگا و هەم بۆ قیامەتی خۆیشان بەسوود بێ ئینشاءڵڵا. سڵاو لێ سڵاو لە تۆش. ئێمە وەکو ڕێکخراوی ڕێیان لە خوڕی ڕێیان بەشداریم کردووە. وانەکانی بریتی بوون لە تەجوید، زمانی عەرەبی، بنیاتی بەشەری لەگەڵ خوڕەوشتە ئیسلامیەکان و هەروەها وانەکانیش لەلایەن مامۆستای پسپۆڕ و شارەزای دیاری ئەو بوارە ئەو وترانەوە. وانەکانتان چەندێکی خایان یعنی چەند ڕۆژێەوە بەشداری و خولەتان کرد؟ هەفتەی 2 جار بووە. لە ماوەی ئەو خولەی کە ئێوە لێوە بوون تا چەند سوودان لە وانەکانی ئەو خولانەوە؟ زۆر سوودمان بینیوە لە ڕووی ژیان لە ڕووی تەندروستیەوە. زۆر سیمیناری باشی تا پێشکەش کراوە لە ڕێی زانای ئەکادیمیەوە. ئەو وارانەی کە وەرتان گرتووە تا چەند گرنگە بۆ قوتابی تر کە بتوانێت لە هاوینە بەشدار بێ سوود لە وانانەوە؟ سوودێکی زۆری هەیە چکە بە تایبەتی لە هاوینانە کە بڵێن پشووی مەکتەبە لەو کاتێ سوودێکی زیاتر بە خوێندکاران دەگەێنێت چکە و کاتە کاتێکی زیاتریانە بێ. ئەو قوتابیانە دوێنین کە بەشداری خولەکانیان کردو بزانین تا چەند سوودیان لەو خولانە بینیوە و تا چەند گرنگە بتوانن لە خولەکانی هاوینە لەو کاتانەی کە پشووە بەشداری بکەن. بەڵێ زۆر سوودم لێگردو هیوادارم منداڵانی تریش بەشدار بن لەم خولەیە. هەستمان بە گۆڕانکاریکی زۆر باش کردووە لە مناڵەکانمانە. ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ تەفەقەهوا قبل ئەن تسەودوا، پێشی ئەوەی گەورە بن فێر بن. ئایندە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە هەریەک لە ئێمە پێویستمان بە پلانێکە بۆ ئایندەمان دایبنێن بۆ داهاتوویەکمان هەبێ بۆ خۆمان. مامۆستا سڵاو لێ سڵاو لە جەنابیشتان بەخێر بێنی ئاخوا بخێر. مامۆستا ئەو تەلەبانی کە بەشدار بوون لە خولەکان بەگشتی کۆی گشتی ئەو تەلەبانە چەند بلایەوە؟ ئێمە ئەو خولە تایبەتی کە خۆمان هەمان بوو نزیکەی 118 تەلەبە بەشدار بوون، 118 بەشدار بوومان هەبوو، بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو خولەکان نزیکەی 650 قوتابیمان هەبوو کە بەشداری ئەم 6 خولە بوون. لە هەردوو ڕەگەزەکە بەشداریان کردووە؟ بەڵێ بە دڵنیاییەوە بۆ هەردوو ڕەگەزەکە بووە خولەکان خولێکی زۆر کوالیتی بەرز بوون. هەموو خۆناغەکانی خوێندنی تیا بووە ینی لە سەرەتایی و ناوەندی و دواناوەندی؟ بەڵێ ئێمە لە قۆناغی بنەڕەتیەوە هەمان بووە، قۆناغی ئامادەیمان هەبووە، تەنانەت قۆناغی زانکۆییشمان هەبووە لە خولەکانە. ئەو وانانەی کە پێتان وتون چ وانەیەک بوون چ شتێک زیاتر تەلەبەکان پێیان خۆش بووە کە پێیان بڵێنەوە؟ طبعا ئێمە تەرکیزمان کردە سەر چەند جانبێک. یەکێک لەوانە زمانەکان بوو کە زمانی عەرەبی و ئینگلیزی گرنگێکی چاشی پێدراوە لەم خولانە و بە نرخێکی زۆر یعنی ڕەمزی دانراوە، قازانجنەویست بووە. هەروەها وانەکانی بواری گەشە پێدانی مرۆیی گرنگی چاکی پێدراوە و هەروەها وانەکانی پەروەردەی ئیسلامی و خوڕەوشت و ئادابی ئیسلامی گرنگی زۆری. خولەکە ئاستان کردووە تەلەبەکان سوودیان وەرگرتووە، ینی بەڕاستی خولەکە جێدەستی دیار بووە کە تەلەبەکە سوودی لە خولەکان بینی؟ بە دڵنیاییەوە ئێستا ئەو نمونانەی کە لای من هەیە ئێمە بەشداربوویەکمان هەیە کە تا ئێستا نەچۆتە قوتابخانە. لەم خولەی ئێمە
فێری نووسین و خوێندنەوە و چەند ڕستەیەکی عەرەبی و ئینگلیزیش بووە تا بەوانی تریشەکە کە گۆڕانکاریان لە تیا دروست بووە. سڵاو لێبێ سەرچاوم گیان تۆ چەند تەلەبەت بەشداری کردووە لەم خولانە؟ یەک تەلەبەم برام لە چ خولێک بەشداری بووە و تەلەبەتە؟ خولی بەرەو لێبوونەوە. باشە دوای ئەوەی بەشداری کرد ئێستا ئەو کۆتایی خولەکانە ئاهەنگی کۆتاییە هەستت بە جیاوازی کردووە کە منداڵەکەت سوودی لە خولەکان بینیبی؟ بەڵێ هەستم بە جیاوازێکی زۆر کردەوە چونکە الحەمدوللا ئەم خولانەکە ئەکرێتەوە هۆشیارێکی زۆر باشە بەخشێ بە مناڵەکانمان الحەمدوللا هەستمان بە گۆڕانکاریی زۆر باش کردووە لە مناڵەکانمانە. وانەیەکیان پێوتۆ لەو خولانە وانەکان چی بوون کە بە منداڵەکەتیان وتووە؟ زمان ئینگلیزی و عەرەبی و وانەی پەروەردەیی. هەست بەو جیاوازیە کردووە لە ماڵەوە لە کاتی ساییکردن یان تێگەیشتن لە زمانەکان کە لەو خولە ئیسفادەی کردن؟ بەڵێ بە تاکید زۆریش ئیسفادە. ئامۆژگاری بۆ دایک و باوکانی کە منداڵیان هەیە و لە هاوینە دەرفەتیان هەیە بینێن بۆ خولەکان چیان پێڵێ؟ وەڵام من ئامۆژگاریم بۆ هەموو دایک و باوکێک هەتا ئەتوانن لە هاوینە بە مناڵەکانیان بێنە ئەو خولانە چونکە ئیسفادەیەکی زۆر باشی تیاکەن بە تایبەتی بینێرنە لای ئەو مامۆستا بەڕێزانەی کە الحەمدوللا جێی سیقن و وانەیەکی زۆر جوانیان پێڵێن و عنی پەروەردەیەکی زۆر جوان کراون مناڵەکانمان. جوانی باشم لە چه خولێک بەشداریت کردووە؟ من لە خوری دەستگای ڕۆشنبیری نووری حکما بەشداریم کردو. ئەو وانانەی خوێندوتە چ وانەیەک بوو؟ وانەی چەند وانەیەک بوو کە ئیسفادەم لێ کردو و قورئان وەکو چەند وەکو پەروەردەی مین پەروەردەی منداڵانی و موسڵمان و قاعدەی نوڕانیشم خوێندووە. لە مامۆستاکانت ئەو شتانەی پێیوتون توانیتە سوودی لێ وەرگریوەکو خۆی؟ بەڵێ. باشە ئەو هاوڕێیانت کە لەگەڵ تا بوون تا چەند توانیوانە سوود لەوانەکان ببینی کە تۆ لەگەڵیانە بوو؟ وەڵاهی کە من ڕەفیقەکان لەگەڵا بوو زۆر زۆر دڵخۆش بووم و ئێستاش کە خۆی گەورەکە ئەم نیعمەتی پێبەخشیم هیوادارم هەر لەسەی بەردەوام بن. دوای ئەوەی کە لەو خولانە بەشداری کرد بۆ دەرەوە هیچ دەوڵەتێک داوەتی کردی چوویتەتە دەرەوە؟ بەڵێ بۆ شاری قەتار بانگیان کردم بۆ دەنگخۆشی بۆەوەی بەشداری بکەم و بە یارمەتی 5 لیژ ناتوانیم سەرکەوتوو بووم. لە قەتەر چەند ڕۆژ مایتەوە ئەو شتانی کە پیان وتی ئەو خەڵاتانەی پیاندای چی بوو؟ ڕۆژەکان هەفتێک لێمانەوە و لەوێ بوون چەند خزمەتێکی باشیان کردم سوپاسیانەکەم و لەوەش کەشتەکانم پێدا و 10 ریالی قەتەریان ناپێم. تۆ چی بۆ مناڵانە ئەڵێ کە هاوین کۆتایی خوێندنە و دەرفەتیان هەیە بۆ بەشداری خولەکان چیان پێڵێ تا بەشداری و خولانە و هیوادارم بچنە خولێکە وەکو ئەم خولە جوانە بەشداری بکەم بۆی ئیسفادێکی باشەگرن وە لە قوتابخانە سەرکەوتوو بن و ئیشەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خۆزم. لە چه خولێک بەشداری کردو تۆ؟ خولی بەرەولووتکە. خولی بەرەولووتکە وایە؟ ئەوانە کە خوێندوتە لە خولەکان چی و چیان پێوتو؟ ئینگلیزی عەرەبی گەشە پێدانی مرۆیی نوێژ و سوودت لە وانەکانی مامۆستاکان وەرگرتووە؟ بەڵێ. ئەگەر ئێستا یەکێک پرسیاری نوێژ لێ بکە منداڵێکیان خوشکێکیان هاوڕێیەکت ئەتوانی پێی بڵێ کە چۆن نوێژ بکات چۆن شێوازی نوێژەکان ئەنجام بدات؟ بەڵێ. باشە دۆتوانین هەندێک باسی نوێژمان بۆ بکەیت چۆن کەسێک نوێژ ئەنجام بدات؟ ئەبێ یەکەم جار کاتێ دەستمان کرد بە نوێژکردن دەستنوێژ بگرین دوای دەستنوێژ دەست دابەستنی نوێژ ڕوو دەکەینە قیبلە پاک و تەمیز و بین اینجا دوای ئەوە ڕووکەینە قیبلە و شوێنەکەی کاتێ نوێژی لێ دەکەین پاک بێ. زۆر باشە چی بەو هاوڕێیانە تەڵی کە بەشداری خولیان نەکردووە تا بتوان ئەوانی سوود لەم خولانە بن؟ ئەوانیش با بێنە ئەم خولانە هاوینێکی تر با فێری ئەم شتانە بن. باشە سڵاو لە تۆش. سڵاو لە تۆش. تۆ لە چ خولێک بەشداریت کردووە؟ خولی بەرەولووتکە. ئەو وانانەی کە خوێندوتە سوودت لێ وەرگرتووە؟ بەڵێ. چ وانەیەکت خوێندووە و زۆر سوودی لێ وەرگرتووە؟ ئینگلیزی عەرەبی. گەشەپێدانی مرۆیی ژیاننامەی پێغەمبەران سەڵای سەلەم نێژی پێغەمبەران. لە ژیاننامەی پێغەمبەران چ پێغەمبەرێکیان زۆر سەرنجڕاکێش بوو زۆر بەلاتەوە وانەیەکی جوان بوو؟ پێغەمبەر نوح. باسی چییەکا پێغەمبەر نوح ئەگەر شتێکمان بۆ باس کرد لە ژیاننامەکەی؟ کاتێ پێغەمبەر نوح بە هەواڵەکانی موسڵمان بن و نێژکەن و ئەمانە هەواڵەکان گوێڕایەلیان ناکرد
خی گەورەش بە پێغمەنۆحی ود کەشتێک دروستکە خەڵکەکەش گاڵتەی پێکردن ئەڵەن لە موشکانیا کەشتی دروستەکە ئەمە بێئەقڵە پێغەمبەرنوحیش کوڕەکەشی و ژنەکەشی باوەڕیان پێنەهێنا هەتا خی گەورە فەرمانی کرد کە پێغەمبەرنوح هەر لە نێرومەیەک لە ئاژەڵەکان بەرێتە ناو کەشتێکە و ئانی مسلمانیش بوون ئەوانیش بەرن ئیتر هەمیان ڕۆشتن لە پڕا لافاوێکا و هەموو کافرەکانی لە ناو برد بڕوانامە دووەرگرتووەتەوە؟ نا بۆچی بڕوانامەیان بە تۆ نەداوە هەموو هاوڕێکان بڕوانامەیان پێ؟ ئاخر ئەوانەی وەریان نەگرتو یەکەم و دووەم و سێمن زۆر باشواتە تۆ لە یەکەم و دووەم و سێمەکانی وایە؟ بەڵێ ئەو قوتابیانە دوێنین کە بەشداری خولەکانیان کردو بزانین تا چەند سوودیان لەو خولانە بینیوە و تا چەند گرنگە بتوانن لە خولەکانی هاوینە لەو کاتانەی کە پشووە بەشداری بکەن. بەڵێ زۆر سوودم لێ کردو هیوادارم منداڵانی تریش بەشدار بن لەم خولەیە. هەستمان بە گۆڕانکاریی زۆر باش کردووە لە مناڵەکانمانە. ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ تەفەقەهوا قبل ئەن تسەودوا پێشی ئەوەی گەورە بن فێر بن. ئایندە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە هەر یەک لە ئێمە پێویستمان بە پلانێکە بۆ ئایندەمان دایبنێن بۆ داهاتوویەکمان هەبێت بۆ خۆمان. کانیان بخوێنن کە چەندوانەیەکی پەروەردەیی فێرکردن و کە پێکات بوو ئەمانەی کە لێرن ئەمانەی کە ئیبینین ئەمانەت لە چ خۆناغێکن ئەمانە چ خۆناغێک ئەم قوتابیانەی کە لێرانە نابینەوانەیەکی ئفتیدایی و یەکی ئفتیدایی دوو ئفتیداین کە دووانیان پێوتراوە وانەکانی بیرکاری و لەگەڵ کوردیان پێوتراوە و ئەمانش لە پۆلی پێنجی ئفتیدایی و تیانە تا پێنجی ثانەوی کە دیدا شەش وانیان خوێندووە فێربوونی زمانی ئینگلیزی فێربوونی زمانی عەرەبی و ئاکار و ڕەوشتی پێغەمبەران و لەگەڵ ژیاننامەی پێغەمبەران و لەگەڵ چل حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیان وتراوە بە هەموو قوتابیانەی کە لێرانن کە ئەمە لێرە کچەکانن و هەمان شێوەش لێرە ئەوە کوڕەکانن لێرانن لێرە ئەوە کوڕەکانن ئەمانیش بە هەمان شێوە ئەو دەرزانەی کە بۆ کچەکان و بە کچەکان وتراوە بە هەمان شێوە بە کوڕەکانیش وتراوە بە سەرکەوتوانش ئیمتیحانیان ئەنجام داوە لەخوا بە زیاوێ شادشمان بۆ کردن بۆرێکێ لە قوتابیەکانمان و بە هەمان شێوە یەکەم و دووەم و سێم ئێمە ئیشاڵڵا خەڵاتیانەکەین ئەوانەی کە سەرکەوتوم دەرەجیان باش بووە. یەکیان دەرچۆ بۆ دوو یەکیان دەرچۆ بە سێ. هەستت کردووە کە ئەم خولانە سوودی بە منداڵەکان گەیان؟ زۆر سوودی هەیە هەستیان پێکەم کە فێری ڕۆشتی بەرز و یعنی هەتا فێری نوێژ و هەموو دابوونەری تێکانەکەن. ئەو خولەی کە وانەکانی پێوتراوە ئەو منداڵە جێگەی دەستی دیار بۆ و وعنی منداڵەکەەوە بۆی سوودی لە خولەکە بینیوە؟ سەجار زۆرشان پێ خۆش بوو یعنی هەستیان پێکەم خۆیان بە شانازی ئەڵێن باوکە خۆشە دە ڕۆژە چاوەڕێم فیستیڤاڵەشەکەن. باشار سەرکەوتوو بن قسە چیە بوو دایک و باوکانی کە منداڵیان هەیە و لە هاوینە بتوان سوود لەم جۆرە خولانە بین بۆ منداڵەکانی؟ وڵی وادارم هەموو دایک و باوکێک لە هاوینانە ڕێ بە مناڵەکانیان بن بچنە خولانەوە بۆی لە خەڵکیش دوورکەونەوە بە خۆشیان باشەوە فێری شتێ بن باشترە. تۆ لە چه ئاستێکی خوێندی؟ من دەرچی ئامادەی. ئەو خولەی کە بەشداریت کرد کە خولی ڕێیانە چەندێک سوودی لێ بینیوە و سوودی هەبوو بۆ زانیاری گشتی خۆت؟ ڕاستی هەر خولێکە بەشداری تیاکەی هەر چەنێ ئەگەر سوودی خۆی هەیە بەڵام خولی ڕێیان جیاوازتر لە خولەکانی تر کە زۆر ئیسفادەمان لێ کردووە ئەویش بەهۆی ئەوەی کە مامۆستای بە ئەزمون و مامۆستای زۆر باشمان هەبوو وانەکانمان کە تایبەت بوون بە تەمەنەکەی خۆمانەوە. ئەوانانەی کە خوێنتان چی بوون وانەکان و چ شتێکی زۆر بەلای تۆ سەرنجڕاکێش بوو و سوودێکی زیاتری بۆ لەوانەکان؟ پێگەیاندنی خودمان خوێندووە تەجویدمان خوێندووە گرنگترین وانە کە من لێوەی فێر بوو بێتم وانەی مامۆستا دلێر بوو کە عەقیدەی پێوتین زۆر ئیسفادەی لێ کردین بەڕاستی. چەند کەستان بەشداری لەم جۆرە خولانە کردووە؟ دوو مناڵمان. منداڵەکانت هەردوویان تەلەبە بوون یان خۆ مامۆستای؟ یەکیان تەلەبەی زانکۆ بۆ تەخەڕوجی کردووە ئەوەشیان قوتابیە لە پۆلی یانزەیە. بەڕای تۆ تا چەند گرنگە دایک و باوکان منداڵەکانی خۆیان بخەنە ئەم خولانەوە بۆی سوودی لێوەرگرن؟ بەڕای من زۆر گرنگە داوا لە دایک و باوکان ئەەکەم هەموو مناڵەکانیان بخەنە ئەم خولەوە توێکم زۆر گرنگە و زۆر سوودیان لێبینیوە. کردو منداڵەکەی خۆت لە دوایەوەی لە بەشداری و خولانەی کردووە
سوودی وەرگرتووە و معلوماتی گشتی یاخود ئادا بۆ ڕەوشتێکی باشتر لەوێ فێر بووە زۆر زیاتر هەست ئەەکەم قوتابەکەی من زۆر باش بوو ئینشەڵا بە ئومێدی ئەوشم یەکەم بێت چۆنێ باشی تۆ بەشداری لە خولەکانی هاوینە کردووە بەڵێ لە چ خولێک بەشدار بوو ئینگلیزی و عەرەبی باشە مامۆستایانەی کە بەشداری با بڵین دەرزەکانیان پێوانەکانی پێوتون تا چەند لە مامۆستاکانت ڕازی زۆر باشە فێری ئەو وانانە بووی کە مامۆستاکان پێوت یانی وەکو خۆی توانی تا سوود لە زمانەکان ببینی بەڵێ ئێستا ئاستی چۆنە لە زمانی ئینگلیزی و زمانی وەڵا باش چی بۆ منداڵانەڵی کە لە تەمەنی توان کە بەشداری ئەم جۆرە خولانە بکەن وەڵا ئەڵەم بەشداریگەن لەبەرەوەی زمانەکانیش فێر بن ئەی تۆ بەشداری خولت کردووە بەڵێ لە چ خولێک بەشداری کرد ئینگلیزی و عەرەبی و ئایندە باشە ئەو وانانەی کە خوێندتۆ لە با بڵین خولەکانە سوودی لێ وەرگرتووە توانیم تا وەکو خۆی ئیسفادەی لێ بکەین بەڵێ زۆر سوودم لێ وەرگرتووە هیوادارم منداڵانی تریش بەشدار بن لەم خولەیە باشە ئێستا ئەگەر کەسێک پرسیاری ئایندت لێ بکات لە وانانەی کە خوێندوتە چیان پێڵێی چوانێکیان بۆ شەرحەکەی وانەکانی ئەوانەی خوێندومە زۆر ڕازیم لە مامۆستاکانم ئەوانەی کە خوێندومە مامۆستاکانم فێریان کردوون پێیانەڵێم باشە لە ئاین چوانەیەکیان پێوتوی هەندێک لە وانانەمان بۆ باس پەروەندەی ئاین و نوێژەکانە جوان بکەیت و سێ قورئانی پیرۆزی ژان پێوتوین ئەو قورئانانم لە بەرەیسە ئێوە چییە بەدەستەوە وەڵا ئەوە شەهادەی ئەمە بڕوانامەیە وایە باشە ئەو بڕوانامەیان پێداد هەست و چۆن بوو لەو کاتێک کە بڕوانامەکە وەرگرت هەشتم زۆر باش بوو دەرەجەکانیشم باش ئەو قوتابیانە دوێنین کە بەشداری خولەکانیان کردو بزانین تا چەند سوودیان لەو خولانە بینیوە و تا چەند گرنگە بتوانن لە خولەکانی هاوینە لەو کاتانەی کە پشووە بەشداری بکەن بەڵێ زۆر سوودم لێ وەرگرتووە هیوادارم منداڵانی تریش بەشدار بن لەم خولەیە هەستمان بە گۆڕانکاریی زۆر باش کردووە لە مناڵەکانمانە ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ تەفەقەهوا قبل ئەن تسەودوا پێش ئەوەی گەورە بن فێر بن ئایندە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە هەر یەک لە ئێمە پێویستمان بە پلانێکە بۆ ئایندەمان دایبنێن بۆ داهاتوویەکمان هەبێ بۆ خۆمان بەناوی خۆی گەورە بەخیراتتان دەکەم ئەوەی کە گرنگ بێ بەلای ئێمەوە لەم خولانەیە کە بۆ ئەو بابەتانەی کە بۆ مناڵانمان پێشکەشەکرد بابەتی پێگەیاندنی کەسایەتی مناڵەکە بوو چونکە بەپێی هەموو ئەو توێژینەوە زانستیانەکە کراوە منداڵ لە تەمەنی تا 8 ساڵی کەسایەتی بنیادەن لێواتە ئامادە ئەکرێ بۆ کەسایەتێکی سەرکەوتوواتە منداڵ مرۆڤ هەتا تەمەنی 18 ساڵی چۆن پێکهاتەی جەستەی لە ڕووی پێگەیاندنەوە لە ڕووی گەشەکردنەوە چۆن بوو دوای 8 ساڵیش بە دواوە هەمان ئەو پێکهاتەی جەستەی هێواتە تەتویر ئەدا لەسەر ئەو پێکهاتەی بۆی ئەگەر منداڵێکی تەندروست تا 8 ساڵی منداڵێکی تەندروست پەروەردە بکرێ ئەوە لە ئایندەیە کەسایەتێکی سەرکەوتوی لێ دەبێت بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانە منداڵان تا تەمەنی 8 ساڵی کەسایەتێکی لاواز و کەسایەتێکی دوو لە پەرێز و کەسایەتێکی گۆشەگیریان لێ دەچێ و نەهێنرێنە ئەم جۆرە خولانەوە ئەو منداڵە لە ئایندا منداڵێکی گۆشەگیر و منداڵێکی ناتەندروستی لێ بەرهەمەهێنێت بۆیە گرنگی مەهامی ئەم خولانە و بابەتانی کە ئێمە بە هەدەفەوە لەم خولانە دیاریمان کردووە زیاتر تەشخیصمان خستووەتە سەر ئەو بابەتانەی کە چۆن مناڵ کەسایەتی بەرجەستە ئەکەین و چۆن ئەو تەمەنەی سوودی لێ ئەبینین بۆی ئەم منداڵە کەسایەتێکی وای بۆ دروستکەین کە لە ئایندای بتوانێت کەسێکی تەندروست و مرۆڤ دۆست بێ بۆ کۆمەلگاکەی ئێستا لە هاوینا زۆربەی ماڵەکانە بینین هێڵی ئینتەرنێتیان هەیە منداڵەکان ئایپادێکی پێدراوە یان کۆمپیوتەرێکی پێدراوە بۆ بەردەوامی سەیری یوتیوبەکە سەیری ئەو ڤیدیۆوانەکە ئەوە تا چەند بۆ منداڵ سوودی هەیە یاخود تا چەند زیانی هەیە بۆ منداڵە کە کاتەکانی بەو شتانەوە پێ بەسەر خۆی ئێمە بێوەمان لەبیر نەچێ هەموو تەکنەلۆجیایەک ئەتوانین بڵێن سوودیشی هەیە و زیانیشی هەیە کەوتۆتە سەر شێوازی بەکارهێنانەکەی ئەوەی کە گرنگە پێویستە دایکان و باوکان کات و بەرنامەی منداڵەکان دیاریکەن بۆ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بۆ نمونە زۆر حاڵەتێکی خراپە ئەگەر منداڵ بە شەوە ئامێر ئەلکترۆنیەکان بەتایبەت ئەنتەرنێت بە هیچ شێوەیەک نابێ منداڵ بە شەوە
ئەو ئامێری ئەلکترۆنی مۆبایل بەکار بهێنێت و یاری بە ئایپادەکانی بکە بۆ لەبەرەوەی منداڵ کاتێک کە ئەخەوێ منداڵ گەشەی منداڵ لەسەر ئەو شتانەی پێش خەوێتی واتە پێکهاتەی منداڵ کاتێک کە ئەخەوێ کە هەڵ ئەستێ لە خەو ئەو شتانەی لە بیرە کە لە شەو بینیوێتی بۆیە ئەو منداڵانەی بە تەندروستی و بە گەشەیەکی باشەوە خەوێکی تەندروست دەکەن ئەو منداڵانن کە لە شەوە ئامێری ئەلکترۆنەکان بەکار ناهێنن بۆی هەوڵ بدەن دایکان و باوکان زیاتر بە ڕۆژە بەپێی بەرنامەیەک ئەو ئامێری ئەلکترۆنیانە بەکار بێنن بە تایبەتی ئایپاد مۆبایل بەکارهێنانی تۆڕی ئەنتەرنێت ئەگەر بێت و دایکان و باوکان بتوانن منداڵەکانە بنێنە ئەم جۆرە خولانە و کاتەکانیان بۆ بەرنامەڕێژی ئەکرێ ئۆتۆماتیکی ئەم منداڵە تاقێکی ڕۆژەکەی بەکارهێنرێ بۆ فێربوون ئەو تاقەشی کە دێتەوە کەمێکی ماندووە ئەخەوێ بۆیە ئەو کاتە بە ئۆتۆماتیکی بەلا ئیرادی منداڵەکە کەمێکی لە ڕۆژەکەی بەکارێنێ بۆ ئامێری ئەلکترۆنەکان ئەو کاتەش دایکان و باوکان شەویشی بە هەندێ بابەتی کەەوە پێ و مەشغوڵکەن ئەو کاتە ئەم منداڵە بە ئۆتۆماتیکی ئامێری ئەلکترۆنەکان بەکار ناهێنە بەڵام ئەگەر بێت و دایکان و باوکان منداڵەکانی هەر لە ماڵەکانی خۆیان بهێڵنەوە ئەوە زۆر قورسە بێت لەسەر دایکان و باوکان کە ڕێگەیان لێ بگرن بۆ بەکارهێنانی ئەم ئامێری ئەلکترۆنانە و لە کۆتاییشە زیانە لێکەوێت. سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش. لە چه خولێک بەشدار بوویتەوە؟ من لە خولەی بەرەولوتکە بەشدار بووم. ئەو وانانەی خوێندووتە چی بوو؟ حەوانە بوون، ئەوانیش چلگوڵ بوون، سیرەی ژیانی پێغەمبەران بوو و نوێژی پێغەمبەر بوو و عەرەبی بوو، ئینگلیزی بوو و چلگوڵیش بوو. ئەو چلگوڵە چی بوو؟ باسی چییە کرد ئەگەر شتێکمان پێ بوو؟ فەرمودەکانی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم کە لە کۆناوەتوێتی. لە ئەو فەرمودانە کە باس کراوە لە چلگوڵ چەند دانە لەبەر کردووە ئێستا؟ تقریبی 12 دانە. چی بە هاوڕەکانت دەڵێ کە بەشداری خولیان نەکردووە و ئەوانش بتوانن سوود لەم خولانە ببینن؟ هیوادارم بەشدار بن لە خولانە چونکە ئیسفادەی سوودێکی زۆری بۆ من هەبوو و هادارم ئەوانی بەشدارم بۆی ئەو سوود و ئیسفادەیە بە ئەوانیش هەبێت. ئەوە چییە بەدەستەوە؟ ئەوە بڕوانامەکەمە کە لەم خولە بەدەستی منەوە. لە کۆتایی خولەکەش بڕوانامەی دەرچوونیش دۆرگتەوە؟ بەڵێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بێگومان واجبە لەسەر دایک و باوکەکان هیچ فەراغ و بەتاڵەتێک بۆ منداڵەکان نەهێمەوە بە تایبەتی لە خولی هاوینەدا بەشداری بکەن لەو جۆرە دەورانە لە کاتێکدا کە بەشی ئاین و بەشی پەروەردەیی لە قوتابخانەکان زۆر لاواز بووە لەسەرمان پێویستە کە مناڵەکانمان بەشدار بکەین لەو خولانەدا تاوەکو لە بەشی ئاینیدا مستەوای خۆیان بەرزکەنەوە و شارەزایی پەیدا بکەن و لەسەر ئاستی ڕۆشنبیری و بە هەمان شێوە لەسەر ئاستی پەروەردەیش بۆیە بە پێویستێکی گەورەی دەزانم و پێم وایە ئەو دەورەی کە ئێستا و ئەنجومەنانە کردویانەوە ئەرکێکە جێگای سوپاسکردنە و جێگای دەستخۆشیکردنە و بەڕاستی هەنگاوێکی گەورەیان ناوە. مامۆستاجگە لە معلوماتە دینی و پەروەردەیەکەی کە باست کرد بەگشتی زانیاری گشتی وەکو زمانی عەرەبی زمانی ئینگلیزی ئەوانی کە پێویستە بۆ خوێندن تا چەند گرنگە بۆ منداڵ کە لە تەمەنی منداڵیە فێری ئەم شتانە بێ بە بەراورد بەوەی کە تەمەنی گەورە بێت. ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ تەفەقەهوا قبل أن تسودوا پێشی ئەوەی گەورە بن فێر بن. ئینسان تاوەکو نەگاتە پۆست و مستەوایەک تاوەکو نەگاتە ئەو ڕۆژەی کە هەست دەکا بەوەی کە پێویستی پێ فێربوونی زمان هەیە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و لۆغەکانی دیکە ئەوانە هەموو ئەگەر لە مناڵی ڕانەکرین لە گەوریرا پێڕان ناگەین بۆیە بە پێویستێکی گەورەی دەزانم. شتێک هەیە کە هەندێک کەس باس لەوەکەن کاڵێن فێربوونی زمانی بێگانە پێویست ناکاتەوە چی بەو کەسانە ئەڵێ زمانی ئینگلیزی ئێستا زمانێکی جیهانیە چی بەو کەسانە ئەڵێ کە بەو شێوازت لەبارەی زمانەکانەوە قسە زمانەکان هەموو دانانی خوای پەروەردگارە و زمان هەیە جۆرێک لە جیهانگیری وەرگرتەوە کە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و چەند زمانێکی دیکەی فەڕەنسی بۆیە بە پێی دەقەکانی قورئان ئەوە بەڵگەیەکە لە بەڵگەکانی خوای پەروەردگار و فێربوونیشی بەڕاستی فێربوونی معجزەیەکە لە معجزەکان و دلیلێکە لە دلیلەکانی خوای پەروەردگار بۆیە پێویستەوە لەسەرمان واجبە هەوڵ بدەین کە لایەنی کەم زمانێک زیاتر لە زمانێ بزانین جگە لە زمانی دایک. سڵاو لێ من لە خولی ڕایان بەشداریم وانەکانمان تەجوید گەشە پێدانی خۆت و وانانی کەشە پێدانی خۆت کە وەرز کردووە هەندێکی مامۆ باسکەی چ شتێکیان پێوتون چ شتێکی گرنگ بۆ بەلاتانان بۆ پلاندانان بۆ ئایندە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە هەر یەک لێمە پێویستمان بە پلانێکە بۆ ئایندەمان دایبنێن بۆ داهاتوویەکمان هەبێت بۆ خۆمان. باشە کۆی ئەو قوتابیانی کە لەگەڵ تانا بەشدار بوون چەند تەلەبە بوون و
وە خولەکەتان چەندێکی خایەن؟ خولەکەمان 2 مانگی خایەن و بەردەوامیشە بێت و 7 تەلەبە بوو. 7 تەلەبوون هەمووتان بڕوانە متەوە؟ بەڵێ. چەند سووتان لەوانەکان بینیوە ینی بۆ ئێستا دیسان ڕەنگە ماوەیەکی کەم ماوە بۆ دیسان خولی با بڵین داوامی خوێندن دەست پێکاتەوە. ئەو وانانی کە خوێنتان لە هاوین تا چەند سوودی بۆ وانەکانتان هەیە لە کاتی قوتابخانە؟ زۆر باشە هەر پێگەانی خودەکە فێری کردین چۆن سایی بکەین چۆن پلانێکدانین بۆ داهاتوو و بۆ قورئانەکەمان تەجویدمان خوێن ئێستا زۆر باشترین لە قورئان خوێندنەوە. چی بۆ هاوڕێیانە تەڵێ کە بەشداریەم خولانیان نەکردووە تاوەکو بتوان لەم خولانە سوود وەرگن؟ ئەتوانم بێن سوود ببینن لەم خولانی کە هەیە ئێمە زۆر خولیکایە بەڵام بێم وایە لە هەمویان باشتر بوو بۆ ئێمە لەبەرەوەی کاتێکی باشی و بە نرخێکی هەرزان و سوودێکی زۆریشمان وەرگرت. ئەزیزان وەکو بینیتان ئەوە پەیامی دایک و باوکان بوو خودی تەلەبەکان و مامۆستاکان بوو کە چەند بەگەنیگیەوە باسی خولەکانیانە کرد وەکوڵێن ئەو خولانە ئەو وانانەی کە تیا خوێنی کە لەوانەکانی گەشتەپێدانی خودی منداڵەکەی کە تا چەند باوەڕی بەخۆی هەبێت و فێربوونی زمانەکانە زمانی ئینگلیزی یا زمانی عەرەبی کە تیایدا دیسان لە پرۆسەی خوێندنە سوودێکی باشترە بینێ ئەو قوتابیە و ئەو قوتابیانیشی کە چوونەتە هەستی زانکۆ پەیمانگاکان کە چەند گرنگە بە گرنگیوە سەیری ئەو قۆناغی خوێندنی خۆیان بکەن بۆی بتوان دەرەجەیەکی باشتر و زانەیەکی باشتر لە مامۆستاکانیان وەرگرن. پەیامی ئەوانمان بۆ گواستنەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.